ناوچەی زەرگە دەکەوێتە نێوان خورماتوو و شاری تکریت. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەند جارێک داعش پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەی داوە لەم ناوچەیەدا. بۆ زیاتر بەهێزکردنی سەنگەرەکانیان هێزەکانی پێشمەرگە پیلانی نوێیان هەیە بە لێدانی پشتوێنەیەکی ئەمنی لە سنوورەکەدا. دیارە ئەم ناوچەیە کە پێ دەڵێن ناوچەی زەرگە دەکەوێتە بینی تکریت و خورماتوو. ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە بیرەنەوتەکان. دیارە داعش چەند جارێک گوجمی وە دەکات دەیەوێت ئەم ناوچەیە داگیرکە. دیارە هێزی پێشمەرگە بە هەموو و ئەکسنوورەکانمان تۆکمە کردێتەوە. هەم لە ڕوویەکی کە استراتیجیە بۆ داعش هاتوو چۆیان بۆ بینی چیاکانی حەمرین و تاکە ڕێگەیان ئەم سنوورەیە لەبەرەوە زەختێکی زۆری لەسرە. ئێمەش بە هەموو جۆرێک وەکو خۆتان بینیتانە بە قبوت قەڵا و بە حەفر و بە هەموو ڕێگریمان لێ کردووە و هەموو ڕێگاکانمان لێ کۆنتڕۆڵ کردوون. هیچ ڕێگایەکیان نەماوە تەنیا ئەوەیە تەحەشوش دەکەنیانوێ بۆ پەڕینەوەیان بۆ چیاکانی حەمرین لێرە خەلافەتێکیان ڕاگەیانوە بە ناوی خەلافەتی حەمرین. تەنیامەوە کارەکەی و ئینشەڵڵا هەموو شتێک باشە بێت و خەڵکیش دڵنیاکەینەوانێ کە براکانتان لێرەن و هەموو شتێک باشە بێشە. جێگری فەرماندەی لیوای 11 هێزەکانی پیادە لە وزارەتی پێشمەرگە ڕایدەگەێنێت بۆ بەهێزکردنی سنووری دەسەڵاتیان قەڵای سەربازی لەسەر ڕێگای خورماتوو تکری دروست دەکەن. ئێرە پێویستی بە چەند گۆڕانکاریەکە بوو بۆیە سەرەتا دەسەکەین بە دروستکردنی خەندەق. چەند شوێنێکی بۆشایی هەیە کە دژمی سفادەی لێکردووە خەندەقی کا دروستەکەین. خاڵی دووهەممان دروستکردنی قەڵایە لەبەرم شوێنێکی تەختایی دەشتە بۆ پێویستە چەند قەڵایەکی باشی لێ دروستکەین بۆی هێزەکانمانی تیا جێگیر بکەین و بتوانین بە تەواوەتی داعش لە میحوەرەکە تێک بشکێنین. تاکید هێزی پێشمەرگە بۆیە لێرێ بۆ پاراستنی خەڵکی کوردستانە بە گشتی بە هەموو پێکاتەکان و بە نەزەری ئێمە مەسەلەی داعش کۆتایی هاتووە هەم لێرە و هەم لە هەموو شوێنەکان بۆیە دڵنیادەین بە خەڵکی خۆمان هیچ مەترسیەک لە ئارادانێ هەموو شتەکان لەژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگایە و ئیشەڵا لە فترێکی کەمتر هەموو شتەکان کۆتایی دێت و هیچ مەترسیەک نییە لەسەر ناوچەکە. پێشخستنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ پێش حەویجە و ناوچەکانی دەوروبەری وای کردووە داعش لە پاشکستەکانی لە مووسڵ بەرەو حەویجە و حەوزەی حەمرین بکشێتەوە و فەرماندە مەیدانەکانی پێشمەرگەش لە خورماتوو ئاشکرای دەکەن داعش لە حەوزەی حەمرین کۆبووەتەوە و ویلایەتی حەمرینیان ڕاگەیاندووە و هێزەکانی پێشمەرگەش سەنگەری بەھێز و پیلانی تۆکمەیان هەیە بۆ بەرپەرشدانەوەی هەرچ پەلامار و پیلانێکی داعش لە حەوزەی حەمرین بکرێتە سەر سەنگەرەکانیان. کاروان حەبیب، کوردسات نیوز، ناوچەی زەرگە.